بەڕێزان لەرکن سلااوان لەبێ خۆشحاڵم بەڕاستی نازانم بڵم خۆشحاڵم بە دیدارتان شادەم یاخود بڵم دڵتەنگم. دیارە کاتێک مرۆڤ خۆشحاڵە بێ کە لە کۆتایی سەری ساڵدا بێتە سەر تەلەڤیزیۆن و باسی ئینجازەکان بکات، باسی ئەو تونێل و شەقام و ئۆتۆبانانە بکات کە بۆ وڵاتەکە دروست کراوە، باسی ئەو بەنداوانە بکات کە بۆ وڵاتەکە دروست کراوە. بەڵام ئێمە لەم کۆتایی ساڵەدا جارێکی تر هاتوین چیەکەین لە پرۆگرامەکەماندا، بێگومان هاتوین بەو پەڕی دڵتەنگیەوە مردووەکانمان ئەبژێرین. لە 4 ساڵی ڕابردوودا دوو ئەوەندەی شەهیدە نەبەردەکانی شەڕی بەرەنگاربوونەوەی داعش لە هەرێمی کوردستان خەڵک گیانی لەدەستداوە بە ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئەو شەقامانەی کە بەشێکی زۆری ئەو تەنکەرانە وێرانیان کرد کە پڕبوون لە نەوت و چوونە ئەو دیۆ و هەزاران کەسی پێبوون بە ملیۆنەر. دیارە میلەتێکی بچکۆلە و کەمژماری وەکو هەرێمی کوردستان لە هەر شوێنێکی دنیا بووە بەو پارە زۆر و زەوەندەی کە لە ساڵانی ڕابردوو پێش قەیرانەکانە دەستی کەوتووە ئەیتوانی ژێرخانی ئابوووریەکی پتە و دروست بکات، دەیان بەندا و تونێل و ئۆتۆبان دروست بکات. دیارە توانڕێ ئێستش بە قەرزی درێژخایان شەقامی ئۆتۆبان دروست بکرێ. لەسەر خەڵکی کوردستان هەر بەقەدەر ئەوە ئەکەوێت کە ئیدا بە بتڵی خوێن و بە پەراوی پۆلیس و قەبر هەڵکەن و پرسە و بوش و تەبەڵە بۆ ئاخکردنەوەی ئۆتۆمبیلەکانی و کڕینی دیسان ئەشیایی عادی لە هەرێمی کوردستان. تەنها ئەم ساڵ زیاتر لە 650 کەس مردوون. ئەزانم ئاسانترین شت نەسیحەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و خێرا ئاسانترین شتەوەی کە بێنە سەر تەلەڤیزۆن بڵێن بەهۆی تیژڕەویەوە. بێگومان بەشێکی ڕووداوەکان بەهۆی تیژڕەویەوە، بەڵام چەندین ساڵە هەر ئەم قەوانە دووبارە کرێتەوە و ئاسانترین شتیش باوباپیرانوان نتوانە نەسیحەتە. دیارە ئەگەر باوکێک خۆی ئیشەکانی ڕێک و پێک و جوان نەبێ چەند نەسیحەتی مناڵەکەی بکە و کاتە نەسیحەتەکان ئەوەندە لە گوێ ناگرێ و لێ بێ بە قسەی بەتاڵ و بۆش و بێمانە. 650 کەس مردن. ئەی چەند مناڵ لەم دارستانەدا بێباوک بوون. باوکو دایک ئیشەکەن خۆتان نزان فریان ناکەون. ئێوە مناڵانی کە بێباوک بوون چیان بەسەر دێت، چۆن پەروەردا بن. بێگومان وەکو تاسە و چاڵ و چۆڵەکانی سەر شەقامەکان بێگومان ئەوەندە چاڵ و چۆڵی لەناو دەرونیانە دروستە بێ. کوردی چی نەبێ خۆتان نزان خۆچە و چیمەنتۆ و قیری ڕەش و ببورن نەوتی ڕەشی هەیە. خۆتان شەقامەکان بەمە پینە بکەن هیچ نەبێ. تاکی ئەم بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەیوەندیدار ئاسانترین شتەوەیە کە زۆر جار یەنە سەر تەلەڤیزۆن لە کاتی کەسانێک دیارە ئەگەر مەشهور بن و ئەگەر کوڕی عەشیرەت بوون و ئەگەر زۆر دیار بن پرسەنامەیەک ئاراستەی کە سوکاری قوربانیەکەکەن. بەڵام هەموو کەسێکیش ئەو پرسەنامەیی بەرناکەوێت. بزانین ئەم ساڵ چیەکەن. نوێنەرانی حکوومەت لە پرۆگرامەکەمدا دیسان مردوومان بۆ ئەبژێرن یاخود پلانێکی تازایان هەیە، هەرچەندە ئامارەکانیشیان تەواو نین. ئەو 650 کە من وتم ئەو ئامارانی حکوومەتی هەرێمی کوردستانی خاتە بەردەستی خەڵکی کوردستان ڕاست نییە بەداخەوە.